ئامادەبوانی بەڕێز سڵاوتان لێبێت بەمەبەست پێ یان بەڕێکەوت ئەم ئیڤەنتە گرنگەی ڕێکخراوی مید لە یادی 239 ساڵەی دامەزراندنی شارە حیاتەکەمانە. بۆیە بەم بۆنەوە پیرۆزبایی لە خەڵکی سلەیمانی و هەموو کوردستان دەکەم. پێش نزیکەی 2 سەدە و نیو بابانەکان لە پێناو بەهێزکردن و گەشەپێدانی حکومڕانیەکەیان بڕیاری دروستکردنی شارێکی نوێیاندا کە هەموو تایبەتمەندیەکی شاری ئەو سەردەمەی هەبێ تا لەو شارەوە ئیدارەی ناوچەکەی خۆیان بدەن. بەواتایەکی تر دروستبوونی سلەیمانی بەرهەمی پێداچوونەوە بووە بە شێوازی حکومڕانی و ئیدارەدان. ئێستاش کە ئێمە لەم ئیڤەنتەدا بەشدارین باس لە کۆمەڵێک بابەت دەکەین کە ئاماژەن بۆ زەڕورەتی پێداچوونەوە و گەشەپێدان بە حکومڕانی لە کوردستاندا. بەڵام جیاوازیەکە ئەوەیە کە ئەمڕۆ ورتر قسە لەسەر گەشەپێدان دەکەین، ئەویش گەشەپێدانی ناوچەییە بە پشتبەستن بە داتای ورد و زانستی. بە دەربڕینێکی تر ئەمڕۆ هاتووین شۆڕشی داتا ڕابگەیەنین. بەداخەوە ئێمە وەک کوردستان و عێراق بەگشتی خاوەنی ئابووری یەکسەرچاوین. سامانی سروشتی دەفرۆشرێت و لەو ڕێوەوە وڵات بەڕێوە دەبرێت. کە دێتە سەر گەشەپێدانیش خاوەنی داتای پێویست نەبووین و ئەمەش وای کردووە نەتوانین خزمەتگوزاریەکانمان بە شێوەیەکی تەواو هاوسەنگ بەسەر ناوچە جاجەکاندا دابەش بکەین. ئەزمموی گەشەپێدانی دوودەی ڕابردوو لە هەرێمی کوردستاندا بەڕوونی ئەوەمان پیشان دەدات کە شارە گەورەکان و سەنتەری پارێزگاکان گەشەیان کردووە، بەڵام شارۆچکەکان و قەزا و ناحیەکان و تەنانەت گوندەکانیش تا ڕادەیەک پاراوێز خرابوون. کاتێک ئەمڕۆ ئێمە باسی گەشەپێدانی ناوچەیی دەکەین، هەنگاوێکی گرنگە بۆ ڕاستکردنەوەی ڕوانینمان بۆ گەشەپێدان. کوردستان نابێتە وڵاتێکی گەشەسەندوو و نابێتە خاوەن ئابووریەکی تۆکمە و سەقامگیر. هەولێر و سلەیمانی و دهۆک بە شێوەیەکی ڕاستەقینە پێش ناکەون ئەگەر مۆدێلێک لە حکومڕانی و گەشەپێدانی ناوچەی جێبەجێ نەکەین کە تێیدا سامان و توانە مرۆیی و سروشتیەکانی شارۆچکە و ناحیە و گوندەکانیش نەخرێنە خزمەت پرۆسەی گەشەپێدانەوە. کفری و پێنجوێن و قەڵاتزێ و زاخۆ و مێرگەسوور و هەر ناوچەیەکی تری کوردستان خاوەنی کەلتوری خۆی و توانای مرۆیی و سروشتی تایبەت بەخۆیەتی. لە مۆدێلی گەشەپێدانی ناوچەییدا ئێمە دەبێ بە پێی تایبەتمەندی هەر ناوچەیەک پلانی تایبەت بە گەشەپێدانی ئەو ناوچەیەمان هەبێت و جێبەجێ بکەین. ئەمە هەرەوەندە نییە کە بڵێین فلانە ناوچە و فلانە گوند بە کەڵکی کشت و کاڵدێت و زەوێکەی بەپیتە، بەڵکو دەبێ ئەوەش بزانین کامیان بۆ گەنم و کامیان بۆ میوە باشن. ئەی هەنگەوانی و بەرهەمێنانی هەنگوین لەکوێ باشترە و بۆ؟ ئەگەر پرۆژەیەکی گەشتیاریمان هەبێ لەکوێ بیکەین و بۆ؟ لێرە پرسیارە گرنگەکە ئەوەیە، ئایا بەبێ بوونی داتای پێویست لەسەر ناوچە جیاجاکانی کوردستان و تەنانەت عێراقیش دەتوانین ئەو کارە بکەین؟ بەڵێ، ڕاستە دەبێت دەسەڵات شۆڕ بکەینەوە و ئیدارە خۆجێیەکانمان بەهێز بکەین. ڕاستە دەبێت لە هەر بوارێکدا کەسانی شارەزا و خاوەن ڕوئیا ئیدارەی ئەو ناوچانەمان بدەن. ئەوەش ڕاستە کە دەبێت پلانی زانستیمان هەبێ بۆ گەشەپێدان. بەڵام هەموو ئەمانەشمان هەبێ بەبێ بوونی داتا سەرکەوتوو دەبین. پلان بەبێ داتای زانستی لە ئاستی بیرۆکەدا دەمێنێتەوە کە ڕەنگە بیرۆکەیەکی باش بێت و ڕەنگە بیرۆکەیەکی هەڵەش بێت و جێبەجێکردنەکەی دەرەنجامی زۆر خراپیشی لێ بکەوێتەوە. کە لە ڕابردووی حکومڕانی کوردستان و عێراقدا زۆر بیرۆکەی هەڵە بە ناوی پلانەوە جێبەجێ کراون و دەرەنجامی خراپیشان لێ کەوتوەتەوە. ئەمەش هۆکاری سەرەکیە کە بەندە هاوکار و پشتیوانی ڕێکخراوی مید بووم و پشتیوانی ڕێکخرا و کەسانی تریش دەبم کە هاوکارمان بن لەوەی کە پێی ئەوتێ شۆڕشی داتا. بۆ ئەوەی لەم کارەشمان سەرکەوتوو بین بەیەکەوە کار بکەین. هەماهەنگی باشترین ڕێگا و مێکانیزمە بۆ کۆکردنەوەی داتا، هەر لە حکوومەتەوە بیگرە هەتا ناوەندە ئەکادیمیەکان و زانکۆکان و کەرتی تایبەت و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و سەرچاوە دیجیتاڵیەکان. و لەمەش گرنگتر ئەوەیە کە دەبێ ئەو داتایانە بۆ هەموو کەسێک بەردەست بن و قۆڕخ نەکرێن. دەبێ سەرچاوەکراوە بن یان ئەوەی کە بە ئینگلیزی پێی دەوترێ open source data. ئەگەر ئەم کارەمان کرد
ئەوە نەک تەنها دەزانین ئایا ئێمە خاوەنی ئابوووریەکی بەهێزینیان لاواز بەڵکو هۆکارەکەشی دەزانین و ئاسانتر چارەسەری کێشەکانمان دەدۆزینەوە. لە پاڵ گرنگی داتا بابەتی دیکە کە زۆر گرنگە بۆ گەشەپێدان پرسی بەشداری پێکردنی خەڵکە لە بڕیارداندا. بەشداری پێکردنی خەڵک تەنها بۆ کاتی هەڵبژاردن و دەنگدان نییە، بەڵکو لەوە گرنگتر ئەوەیە کە میکانیزمێک لە ئیدارەداندا پەیڕەو بکرێ کە خەڵک ڕاستەوخۆ بەشدار بن لە دۆزینەوەی چارەسەر بۆ کێشەکانی کۆمەلگا و حکومڕانیمان. بەڕێوەبەری فەرمانگەیەک هەرچەند کەسێکی شایستە بێ و شارەزا بێ و تیمەکەی چەند باش بێ هەر پێویستی بە عەقڵی تر دەبێ. جاری وا هەیە دوو گەنجی خوێنکاری زانکۆ ڕوئیا و پرۆژەیەکی داهێنەرانەی وەها لە مێشکیاندایە گەڵاڵە دەبێ کە حکوومەت هەرگیز عەقڵی پێ نەشکابێ. هەر بۆیە ئەمڕۆ کە لە یادی دامەزراندنی سلەیمانی کۆبووینەتەوە لە پاڵ ئەم شۆڕشەی داتایی کە دەستمان بۆی بردووە دوو پرۆژەی تریش ڕادەگەێنین. یەکەمیان پرۆژەی سمارت سولیە، واتە سلەیمانی زیرەک یان شاری زیرەک. ئامانجمان ئەوەیە خەڵک ڕاستەوخۆ لە ڕێگای ئەم پرۆژەیەوە بەشدار بن لە چارەسەرکردنی کێشەکانی کۆمەلگا و گەشەپێدانی کۆمەلگادا. سمارت سولی دەتوانێت ئەڵقەیەکی پەیوەندی بێ لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت و زانکۆکان و ناوەندە ئەکەدیمیەکان و هاوڵاتیان. لە ڕێگای سەکۆی سمارت سولیەوە کێشە بنەڕەتیەکانی حکومڕانیمان باس دەکەین و داوا لە هاوڵاتیان بە گشتی و گەنجان و کۆمەلگای تەکنۆلۆژی کوردستان بە تایبەت دەکەین بە فعلی بەشدار بن لە چارەسەرکردنیان. لە ڕێگای پلاتفۆرمی سمارت سولی نەک تەنها گەنگەشەی کێشەکانی حکومڕانی و گەشەپێدانی ژێرخانی کوردستان و عێراق دەکەین، بەڵکو دەیکەینە سەکۆیەک بۆ چارەسەری زیرەک بۆ کێشەکانی بەردەم کەرتی تایبەتیش و هەوڵ دەدەین بیکەینە پردێکی پتە و بۆ دروستبوونی پەیوەندیەکی تەندروست لە نێوان بازاڕ و زانکۆ و ناوەندە ئاکادیمیەکان و بڕیار بەدەستەکان. هەنگاوی دووهەمیشمان کە پێش چەند ڕۆژێک لەمەوبەر لە کۆبوونەیەکم لەگەڵ مەجموعەیەک گەنج کە باسم کرد، ئەویش ئەنجامدانی کۆربەندێکی گەنجانەی تەکنۆلۆژیە بۆ داهێنان و کارسازی و دۆزینەوەی چارەسەری زیرەک بۆ کێشەکانی بەردەم کارسازی و داهێنان لە کوردستان. لە کۆتاییدا دەمەوێت ئەوە بڵێم کە ئەم پرۆژەی ڕێکخراوی میت دەستی پێکردووە هەنگاوێکی دروستە بەرەو شۆڕشی داتا. هەروەها پلاتفۆرمی سمارت سولی و کۆربەندی گەشەپێدان و کارسازی گەنجانمان بە یەکەوە تاوکەری پرۆژەکانی خزمەت و چاکسازین لە حکومڕانی لە کوردستان کە لە ڕاستیدا یەکەم هەنگاوی بە پرۆژەی بایۆمەتری دەستی پێکرد کە وای کرد بۆ یەکەم جار حکوومەتی هەرێمی کوردستان ببێتە خاوەن داتایەکی ورد و درست و پشتڕاستکراو. هەروەک ئاگاداریشن هەنگاوەکان هەر بە تۆماری بایۆمەتری نەوەستان و پرۆگرامی خزمەت و ژمارەی کەسی بێهاوتا و چەندین هەنگاوی دیکەش نراون کە هەموو ئەم هەنگاوانە بە ئاراستەی شۆڕشی داتا و بە ئەلێکترۆنیکردنی حکومڕانیە لە کوردستان. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن و بەخێر بن سەرچاو.